هەڤاڵ ئەبوبەکر وەک پارێزگاری نوێی پارێزگای سلێمانی دوای ئاڵوگۆڕی پۆستی پارێزگاری سلێمانی و دەستا و دەستکردنی دەسەڵات لە نێوان گۆڕان و یەکێتیدا هێشتا قۆناغێکی تری ئاڵوگۆڕەکە ماوە جێبەجێ بکرێت، ئەویش ئاڵوگۆڕی جێگرانی پارێزگای سلێمانی و قایمقامەکانی ناوەندی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجان. قایمقامی ناوەندی سلێمانی دەڵێت ئەو 2 ساڵەکەی خۆی تەواو کردووە و هەر کات داوای لێ بکرێت ئامادەیە کورسیەکەی بۆ کاندیدەکەی یەکێتی چۆڵ بکات. 2 ساڵی خۆمانمان تەواو کردەوە پێ 19 مانگی هەشت کە ئاڵوگۆڕەکەی تیاک ئەبوو بکرێ 25 مان کرا، بەڵام من خۆم ئامادەکاریم کردەوە حیزبەکەشم هەر بە هەمان شێوە چونکە کە پۆستی وەرگرتووە بێ پۆستەکانیش باتەوە. گۆڕان ئێستا بە بەشە پۆستی خۆی ڕازیە، یەکێتیش گرفتی لە زوو وەرگرتنی پۆستەکانی نییە، بەڵام بەپی ڕێکەوتنەکەی نێوانیان چونکە پۆستەکانی پارێزگای سلێمانی و هەڵەبجان ئاڵوگۆڕ کردووە پێویستە پۆستەکانی دیکەش ئاڵوگۆڕ بکەن، بەڵام تا ئێستا وادەیەک بۆ گۆڕانکاریەکان دانەنراوە. سەرۆکی ئەنجومەنی ئێستای پارێزگای سلێمانیش دەڵێ قۆناغ بە قۆناغ سەرجەم ئاڵوگۆڕەکانی دیکەش دەکەن. بە دڵنیایی لەوەی لە ڕێکەوتنەکەی هاتووە لە داهاتوو ئەوانەی تری جێبەجێکرە و دوای ئەوەی کەوا هەردوو لیژنەی هاوبەشی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ئامادەکاریەکەن بۆ کاندیدەکان لە داهاتووە ئەوانەی کە ماوە لە پاکێجی ئاڵوگۆڕەکەی هاتووە جێبەجێ ئەکرێ. دوای گۆڕانکاریەکان ئەم قایمقامانەی ئێستا لە ناوەندی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە دەست بەکارن دەگوازرێنەوە بۆ دیوانی پارێزگاکانیان و کەلوپالەکانیان لێ وەردەگیرێتەوە، بەڵام بەو پێی پلەی قایمقامیان هەیە وەک قایمقامی بێپۆست بە هەمان موچە و پلەی وەزیفیەوە دەوام دەکەن. بابانە نورێن ئاڕتی، سلێمانی.